دوای تێپەڕبوونی زیاتر لە مانگێک بەسەر دەرچوونی بڕیارەکەیان هێشتا گواستنەوەی میلاکی مامۆستایانی هەرێم بۆ سەربەغدا لە ناوچە جێناکۆکان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەندامێکی لژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق دەڵێ بڕیاری گواستنەوەکە 17,000 مامۆستا و فەرمانبەر دەگرێتەوە. لێژنە باڵەکانیان دروست کردووە، وەروها لیژنە فەرعەکانیش ئامادەکراوە، ئاماری گشتیان وەرگردووە تاکو ئێستا ئاماری ئەو چوارشوێنە کە کەرکووک و مووسڵ و خانەقین و دووزە زیاتر لە 17,000 مامۆستا مەشمولە بۆ گواستەوەیە. لێژنەکان بەردەوامن لە کارەکانیان، ئێمەش پاڵپشتیان دەکەن وەکو لێژنەی پەروەردەی عێراق بە لە نزیکەوە ئاگامان لێیە، پێشیانمانەوە هەر پێداویستیەک هەیە، ئێمە وەکو لێژنەی پەروەردە هاوکارتان دەبین، بەڵام ئێمە داواکار بوون لیان کە ئەمە ئەو ماوەی کە دانراوە بۆ ماوەی ساڵێک ماوەکە کەمە دوور درێژە، ینی هەوڵدن ئەو لێژنەیە لە کەمترین کاتە ئەو کارەکەیان جێبەجێ بکەن و تا ئێستاوش ئێمەزانم هیچ ئاستەنگێک نییە لە بین هەردوو وەزارەتە لێژنەکان کاری خۆیان. لێپرساوێکی خوێنی کوردیش لە پەروەردەی کەرکووک پێی وایە هەنگاوەکانی گواستنەوە کە بە سستی دەڕوات و بە پێویستی دەزانێت پەلە لە گواستنەوەکەیان بکرێت. ئەوەی بەدی ئەەکەین شتی کەم کراوە، تەنها لەسەر ئاستی هەردوو وەزارەت کۆبوونەوەی وەفدی باڵای هەردوو وەزارەت کراوە. ئالێتی لژنە فەرعیەکان کە بێتە کەرکووک و ناوچەکانی تری ناوچە دابراوەکان تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە. ئومێدەکەم بەرپرسانی کورد لە بەغاوە لە نزیکشەوە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەبێت بە دوواداچوونی تەواو بکات بۆ ئەوەی بتوانێت ئەم کەیسە چارەسەر بکات. ئومێدەکەم هەردوو وەزارەت ڕێکارەکان زیاتر ینی پەلەی تێبکەن، چونکە ئەمە سەقفێکی زەمەنی بۆ دانراوە، لەو سەقفە زەمەنیە بترازێ بچێتە ساڵی 2024 ڕەنگە نەتوانرێ ئەم کەیسە سەرکەوتوو بێ. بەپی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق میلاکی مامۆستایانی هەرێم کە لە ناوچە جێناکۆکانن بۆ سەر وەزارەتی پەروەردەی فیدراڵ دەگوازرێتەوە. هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو بڕیارە لە دوای یەک مانگ لە دەرچوونی هێشتا بە سستی بەڕێوە دەچێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.